مامۆستا ختمی قورئان بۆ مردوو دروستە؟ کەسێ باوکی دایکی لە ژیانە نەماوە، خوشکی برای لە ژیانە نەماوە. طبعا دایک و باوک بێ ئەوەی بڵێ ئەم قورئانە ختمەکەم بۆ دایک و باوکم، ئەوەش نەڵی هەر ئەڕوات چکە ئەو وەلەدین صالحین یەدعو لەهو، هەر مناڵێک لە دوای باوک و دایک بەجێمە ئەم مناڵە کچ بێ یا کوڕ بێ مادام صالحە کردەوەکانی ئەم کەسە، دوعاکانی ئەم کەسە، ختمی قورئانەکانی بۆ دایک و باوکی ڕات. بەڵام کەسێ لە ڕەفیق و لە کەس مردوەکانت مردووە، ئیبن قەیم پێی وایە ئەڕوات، سەوابەکەی ئەگەر بۆی بنێری ئەڕوات. بەڵام ئەوەی کەوا ئەصح بێت و ئەن لەیسە للئینسان ئیلا ما سعى، ئینسان ئەگە کار و کردەوەیە بۆی خۆی نەکا لە دنیایە، کار و کردەوەی کەسی بۆ نایە. چکە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمی هەموو مردوویەکە ئەمرێت انقطع عمله، ئیتر عملەکەی لێی ئەپچڕێ، لێیدا ئەبڕێت، ئیلا لە سێ شت نەبێت. یەکەم مناڵێک کە لە دوای خۆی دوعای بۆ بکات، صدقه و خێر و خێراتی بۆ بکە، یا علم بەجێ هێشتێ علمێکی بەسوود، یا ئەوەتا صدقەیەکی جاریە وەکو مزگەوت، وەکو پرد، وەکو خەستخانە، وەکو قوتابخانەی دروست کرد بێت، هەتا ئەو بینایە مابێ خەڵک خێر و خێراتی تیا بکا و نوێژی تیا بکا و عیلاجی نەخۆشی تیا بکرێ، خێر و خێراتی ئەم شوێنە بۆ کەسە ئەڕات. والباقی ئیتر ناکرێت. یعنی تۆ بڵێ هەر کەسێک مرد و من فاتحایەکی بۆ دابدەم و یا سوڕەتی قورئانی بۆ دابدەم و سەوابەکەی ئەنێرم، بۆی شتیوانە بۆ لە شەرعا، وەکو خوای گەورە فەرمووە ئەن لەیسە للئینسانی ئیلا ما سعى.